سڵاوتان لێبێت بختەیڤارتان پێشکەش دەکەم. نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵی دارایی و هێشتا 4 موچەی ئەم ساڵ دابەش نەکراوە. بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراقیش دەڵێت تەنها 2 موچەی دیکە دابەش دەکرێت. لەبارەی چارەنووسی 4 موچەی کۆتایی ئەم ساڵ فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق بە ڤارێ گوت تەنها 2 موچەی دیکە لە ئەم ساڵدا دابەش دەکرێت و کە ئەویش موچەی مانگین و دێ. پەتەیەکی وەرزی لە ناو منداڵاندا بڵاو بووەتەوە لە 15 ڕۆژدا 1507 منداڵ لە سلێمانی تووشی پەتەکە بوون. دکتۆر کۆیان زاهیر بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانە بە ڤاری ڕاگەیان لە 15 ڕۆژدا 10331 منداڵی دیکە سەردانی نەخۆشخانەی منداڵانی بووە. تیرروپشک بۆ ناوی حەجیانی ساڵی 2026 کرا و زیاتر لە 5000 کەس ناویان بۆ حەجی ساڵی داهاتوو دێتەوە. بە گوێرەی داتاکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ وەرزی حەجی ساڵی 2026 زیاتر لە 89,000 کەس لە سەرجەم پارێزگاکانی هەرێم ناویان تۆمار کردووە.